هر جبای رونه خصنا که بهتر لسر نواروکا جبینا شاندا وزارت درب سوئدی و انجمن انجمنیا کرد لسوریه کویرو البشار قامشلو هاتا دار خستن برای خود مجمع برز محمد اسماعیل اندام دسته سروکاتیا انجمن انجمنیا کرد لسوریه مامستا محمد دنباش اگر دست پی که ده تبدیل خویا کرن اب سردانه ها ده چکش و هوای که ده هات سردخوازه آلین سوئدی بویان جی دخوازه انا کسی و ناواروکا جوینه مجارن که دهات نگوتو بشکرن چه بون؟ سپاس لابوریز همی کارمندین برنامه آرکرا و تماشاچی بیجاره ایرو شاندر تایبت یه سوریا یه با وزارت دربایا سوئدی و گل تیم پیرا هاتن زیارتا سردانا بارگه انجمن اجتماعی کردی سر داخستن آوابو ما سروکاتی انجمن اجتماعی کردی را رونشت و تدا مجال بارادوخ گردای روشا سوریا بگشتی هر وسایل دیالوگا کردی و پشتوانی خوش داخویا کردن پشتوانن و خمخواری و گلکی بایقدان و بهدانه که به دیالوگا و گاوا کی باش و آرامی کی دبره دا پیک به هگر بومبره کفتنه بردوام بکن هر وستا تشتی گردای به مسئله اپوزیسیون سوری و کشور سوری بگشتی پیشروج سوریه ده دانستاندن و نقاش کردن سروکاتی انجمن اجتماعی کردی جالی خوا خالن گرینگی گو گاوین هاتی چیکنش گو به دیالوگا کردی هر وسا استنگی و زحمتی گل پیشامجی و او مترسیل سر ملت ما گو هی هگر هات وگر رجیم به یان هاتنا دستوردانا چی جهات گوشدار به مترسیل سر ملت ما مداخل کردن ما حس کرد ولات سوئد ولات کی دوستی کردات زانن و پتویا دانستاندن و تکلی بردوام ببنا بینامه دا پیوندی ما بردوام بب جو خاطره برجواندی گل کرد دبره دا هر وسا برجواندی گل حکومت سوئد جو واقدان او گهدان او بان مسائل انسانی و خاصتا به دبره باشا مامستا محمد آرمانجا شاندا سوئدی سردانه انا کسی چه بو یعنی چه پیامن شاندا روسی ها بوج شاندا سوئدی ببوره جبوی دسته سروکاتی انا کسی راستی آرمانجا سرکه گورم بدان لیکن پشتوانی خود به دیالوگا کردی دا خویا کرن و گهدان خو واقدان که زیده به دیالوگا ها و خواستن گو يعني انجام کی باش جه درکبه جمره دا خویا کرن گو ما جنرال مظلوم عبد جدیدیا او جی يعني تکزد که گدوی دیالوگا ها کی بسر کبه و وای هون جی ما گو ام کو انجمن اجتماعی کردی گلک جدینه و ما دست به پیواشوا حکریه ام جدیت و ام حسکن گو سر اساس کی باش و راست و رکفتنه که بردوامیاوید پیش روز ده به گملات ما مفاجئ بینه سروی اساسی يعني مرما سرکه داخویا کردن پشتوانی به دیالوگ هیا هر وسط داخویا کردی چه کار آریکاریا و بکه اگر زحمتی تشتانگاوی هات پیشیا هر وسط مسئله سوریا بگشتی اوش برگو شاندر سوریا تایبت وزارت شاندر تایبت بال وزارت دربایا سوئد و بو سوریا اما مستم محمد درباره پیشهاتین روشابای کورسانی هم کشاوی سیاسی وکو شاندا وزارت درب سوئدی نرینەوە دوێ دەربارە دەبچرەنگی بوو وەکو هەڵوێستا وڵاتی سوێد دەربارەی پێشوەچوونە سوودێ بگشتی و ڕۆژاوای کورتانێ بە تایبەتی ڕاستی وڵاتی سوید ژوا وڵاتێک و ینی هەلوێستا خوا دیار دکن و نە ینی فەشارتی نە ینی وەکو مژێدا دشتەغلم زەلال هەلوێستا خۆدان پشتوانیا خەلکێ دەبەرێ پشتوانیا مڵاتی کورد دۆستانیا خۆش مڵاتی کورد ڕدا خویاکردن هەروەسا پشتوانیا خۆشویا دیالۆگە هەرا و گەلک کیفە خۆجێرانین و دوێ دیالۆکەیدا پشتوان بن و ئاریکار بن و گوه بدن هەردوو عالیاژی ئەو ینی گوکاچ گاوێن باشیە هاتن ئاوێتن سەروا گەلکی پێش شاد بوو یعنی مەدا دافێمکردن گۆ حکوومەتە سوێت گەلکی گوهدانێکی پایقدانێکی زێدە لێ دەرفەتێت کە دوێ ڕێکەفتنێتکە هەروەسا مەسەلا سووری بەگشتی بەێ مامۆستا محەممەد دەنگێتە تێ بەردەوام بە
بله يعني مثلا پروسیس سوری بگشتی و پیشروج سوریه او مثلا جی جمعه گلکی مهمه و برگو يعني كيشا سوري زور قال لك طنقابي وزحمتي تيدا شنا وبي قناغا هيدا البازبو أريكاريا أو اشتبان متابعا تشوبين يعني وضع أوبوزيسيون سوري جي بقشتي باشە دەربارەی نافخۆی ڕۆژاوای کوردستانی مامۆستا محەممەد کووە بخۆکە داخوازەوەتە داخویاکردن و کۆمەڵێک داخواز جوان کردبوون و مەترسیاوە بتایبەتی و مەترسیان سەر ڕۆژاوای کوردستانی دوردا شاندا سوێدی چ ژۆرە بۆ دەربارەی مەترسیان بتایبەتی و مژارە بەگەرە دەربدەران بۆ سەر زێدێنخوا نێرینی وا گەلکی نێزیکی ئێمە بوون و گەلک خەفتنێن خوش بوون مڵەتی مەڤ و با قەدیا مەڤ و بالدەبەری بەگشتی بە پشتەبانیا خۆ داخویاکردن دیالۆکەرە پشتەبانیا خۆ سەرکەتنێ سەرکەبێ ینی پێشە ڕۆژەکە باش داخویاکردن بوون پێشیا مڵەتی وایە ئەگەر هۆ بێرە کەفتنەها جیبەجی بکن و بەنگاوە هەباوێژن هەروەسا داخوازە بەردەوامیە پەیوەندیا و دانوستاندنا دابێنامەوەواندا گەلێکی کێفەخۆشیش بێ مەسەلێ ڕانی یعنی بەگشتی نێرینی واگەرکی باش بوون نێزیکی هەلوێستامە بوون نێزیکی وەکو وڵاتی کورد وەکو دۆستێکی خوازانی مەژی وەلاتی سوێد وەکو دۆستێکی کووردا دیرۆکی زان باشە مامۆستا محەممەد پرسەکەدن دەربارەی دانوستاندن کوردی توەکە سەرۆکێ شاندا دانوستاندکاریە ئەنجومەن نیشتیمانیا کوردی گەلۆ دەربارەی دانوستاندان چه پێشبەچوون هەنەش بەر گەلێک پرسیار تێنەکردن بێژبەر چ بێدەنگن گەرتێ بە ئاوایەکی گشتی تو بەسا دانوستاندناژی بکەیت دانوستاندنجی ینی مە گاونیە باشیە گرنگ هاتن ئاوێتن سەدوارێ نێرینە سیاسیدا و قۆناغا دوێ ئەو بەشێ هەرسێ بەشێوێ بەشێ یە لێبەگەرا کوردی و بەشێ ڕێبەبەریە و بەشێ لەشکەری و پاراستنێ هەروەسا بەرێ بەشێ لێبەگەرا کوردی مە گاوەکی باشیە ئاوێتی مە تقریبا نزیکی ینی ژێخ دەرباز کریە ئێرێ بەبەریەژی هەنێک خاڵێن ڕێکەوتن گەلێکی چێبوونە دامەدا هەنێک ئاستەنگی و زەحمەتی هەنە پیشیان مەمانە گرنگە ینی خاڵێن تەنگا بووە زەحمەت دمینن تالیاوێ شێوازێ بەشداربوونە ئەنجومەنە نیشتیمانی کوردی ڕێبەبەریە هەیرە چ شێوازیە حتا ڕێکەوتن سەرچێ بێ ئەم تەبدا حوجێ گوم خوێندنەکە باش سەر بێ ڕێبەبەری و دام و دەستگایەوەی چێکن جبەرگۆ ئەم ناخوازن بێ ڕێبەبەریە هەی خراپ بێ ئەم دخوازن خورتتر بکەن لێبەگەرێکی جێرە چێکن هێستر بکەن پێش بەرتنا تێدا چێکن گۆری ڕێکەفتنێ گۆری ڕێکەفتنە بۆمە هەردوو ئالیا لەهەفکردی هەنێک زەحمەتی دوێ مەسەلێداگێ پیشیامە هەین پێ دانوستاندنە و دیالۆکە هەنێک خاڵێن دیژی ناوێنە مە و کاک مەزلومدا خاڵێن بۆ ناکۆکیل سەروان هەی ئەو ژیمە هەنێک گاویێن ئاوێتی هەنێک زەحمەتیژی حتان هەمانە دانوستاندن ناوێنامەدا حتا نهات گۆر پەلکا چوتێ بەێ حتا قەدەیەکی مایگاوێن یێ باش ئاوێتین و هەیە هەنێک گاوێک گرنگشی مانە و ڕێکەفتن بەگشتی حتا تەفدا خلاص نەبێ ئەمزەنە گەلک سپاس بۆی مامۆستا محەممەد اسماعیل ئەندامی دەستە سەرۆکاتی ئەنجومەن نیشتیمانیا کورد لە سووریە و تلگەرمن بووی گەلک سپاس